خۆشەویستانی کورسات دی و سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەش دەکەین. هەڵبەتە وێڕای ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا کۆمەڵێک گلەی و نیگەرانی زۆر هەیە لە چوارچێوەی حکومڕانیدا، نیگەرانی هەیە لە بەرپرسە باڵاکان، زۆر جار نیگەرانی هەیە لە جێبەجێکردنی کار و بار لە دام و دەستگا فەرمی و حکومیەکان. بەڵام هەندێک جار هەندێک کەسێ ئەبێت دیوە ڕووناکەکەی، دیوە خزمەت گوزارەکەی، دیوە لە خۆبردوویەکەی نیشان دێ. یەکێک لەوانە وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیری خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەمڕۆ ئێمە لەگەڵ تیمێک لەگەڵ هاوشان لەگەڵ ئەو کۆمیسیۆنی حکوومەتی هەرێم و خودی بەڕێز قوبات تاڵەبانی پێشی هێناوە، بینیمان هاوشێوەی سەرمایه‌دارەکان، هاوشێوەی خەڵکی خەمخۆر، هاوشێوەی تیمەکەی حکوومەت، وەزیری خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان لەوێ بوو. بڕی 400 ملیۆن دیناری بەخشی بە هەگبەیەکی پڕ و بە دەستێکی پڕەوە لەوێ بوو. ئەمەوێ لەگەڵ بەڕێز وەزیری خوێندنی باڵا ئەم بابەتە باسکەم چ ڕەهەندێکی نیشتیمانی هەیە، چ ڕەهەندێکی نەتەوەیی هەیە و جگەلەوە کۆمەڵێک کاروبار هەیە کە لە ماوەی ڕابردوودا کە من ئاگادار بووم و باس نەکراوە چ لە کەمپین بۆ نەخۆشخانەی ئەو نەخۆشانەی کە چارەسەری شەرپەنجە ئەکەن لە هەولێر و لە سلێمانی نانەکەلی و هیوا و داشکاندنی بەردەوام بۆ خوێندنی پاراڵێل. خۆمانەزانی خواستێکی زۆر لەسەر خوێندنی پاراڵێلە، لەسەر خوێندنە بەگشتی. بۆیە هەندێک جار کە کورسی ئەو کورسیانی کە جێگیر کراون بەرناکەوێت خەڵک خواستی ئەوێ بە پارە بخوێنێت، بەڵام وەزیری خوێندنی باڵا لەوێشەوە کاراسانی کردووە لە مەسلەی تەنانەت ئەگەرچی ڕەنگە دکتۆر ئارام پێی خۆش نەبێت، بەڵام هەمووچەکەشی بەخشیوە. خۆ ناکرێت ئێمە هەر ڕەخنە بگرین، بەڵام مادام کاری باشیش هەیە دەبێت باشەکانیش باس بکەین. بە سوپاسێکی زۆرەوە بەڕێز وەزیری خوێندنی باڵا دکتۆر ئارام محەممەد قادر لە شاری سلێمانیەوە کەمێکی دیکە ئامادە ئەبێ لەگەڵمانە بێ. هەڵبەتە ئەوەی کە هەیە گرنگە ئەگەر بێت و لە حاڵەتێکی وهایە کە لە چەند چەماڵ ڕوویدا، وەک چۆن ئەوەی سەرمایه‌دارە نیشتیمانیەکان یان سەرمایه‌دارەکان هاتنە سەر هێڵ، ئەمە جگەلەوە وەزیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش، پەرلەمانتارەکان جوڵەیەکیان کرد، پەرلەمانتارەکانی هەرێمی کوردستان، کاندیدە سەرکەوتوەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق جوڵەیەکی داراییان کرد. ئەگەر بێت و ئەم دەستە ئەم کاری پێکەوەیە لە هەموو شوێنێکە بێت و خۆزگا سەرجەم وەزیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەر ڕۆژە و یەکێک لە چەمسەماڵ بووە، هەر ڕۆژێک یەکێک لە پیرەمەگرون و شۆڕش و تەکیە و کەلار بووە و نەک هەر ئەوە لە شوێنەکانی دیکەش ئێمە ببینین کە بەرپرسە باڵاکانی ئەو هەرێمە کە بە خوێنی هەزاران شەهید ینی بنیاد دراوە ببینین بە پەرۆشیەوە. مەسەلەن خۆزگە وەزیرەکانی کەشمانە نابانە بێتە حەزبی بڵێم فلان وەزیر و فلان وەزیر، لەسەر ناوی هەر وەزیرێک بێنی ئەڵێ ئەوە چکە من لەو حەزبە نیم یان لە حەزبێکی دیکەم. ئێمە حەز ناکەین بابەتەکە بکەین بە سیاسی یان بکەین بە حەزبی، بەڵکو پێویستمان بەوەیە کە هەمومان بە نیشتیمانی بیر بکەینەوە کۆی کە ئەمڕۆ ئێمەی دڵخۆش کرد، هاوشێوەی دڵخۆشکردنەکانی دیکە کە بەڕێز وەزیری خوێندنی باڵا لە چەمچەماڵ بوو. ئەگەر هاوکارانم ئامادە بێت بەڕێز دکتۆر ئارام سڵاو لێ بێم کاتت باش. سوپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما بەشداریت. ئەمێ سەرەتا ئەوە بڵێم کە هۆکاری سەردانەکەتان دوایی بڵاو بۆ کە 400 ملیۆن دینارتان بە لێقەوماوانی چەمچەماڵ و شۆڕش و تەکیە بەخشیوە. ئەمە لە چ چوارچێوەیەکدایە بەڕێز دکتۆر؟ شەو باش کاکەزانە، سڵاوم بۆ جەنابت و بۆ بینەرانی بەڕێزی کورساتی ئازیز هەیە. لە ڕاستیە مەبەستی سەردانەکە بۆ چەمچەماڵ، ڕاستە من ڕۆشمە چەمچەماڵ، بەڵام بۆ چەمچەماڵ و دەوروبەریش بوو بۆ ئەوەی بە خەڵکی بەڕێز و نیشتیمان پەرۆر و تێکۆشەری ئەو دەڤەرە بڵێین هاوخەمتانین و دڵمان لەگەڵتانە و ئەوەی پێمان بکرێ هاوکار دەبین بۆ ئەوەی هەتوانێک بین بۆ ساڕێژکردنی هەندێک لەو برینانە. بەداخەوە کۆجانن ماوەی ڕابردوو خوای گەورە بەو ڕووداوە بەو لافاوە میلەتی ئەمەی لە چەمچەماڵ و دەوروبەری تاقی کردەوە. فەزلی خوای گەورەیە و شکرانەی خوای گەورەیەوێ، بەڵام لە بەرامبەریشە جێگەی دڵخۆشی بوو کە بینیمان خەڵکی کوردستان لە زاخۆ بۆ خانەقین، لە گەرمیانەوە بۆ کوێستان هەموو دڵیان لەگەڵ
ئەو ڕووداوە بوو لەگەڵ خەڵکی بەڕێزی ئەو دەڤەرە بوو. ئێمەش لەو چوارچێوەیە ئەمڕۆ بەسپاسی زۆرەوە لەگەڵ هاوکاران و بەڕێزانی کە لە کەتی تایبەتی خوێندنی باڵا کار دەکەن سەرۆکی زانکۆ بەڕێزەکان ڕاگەری پەیمانگا بەڕێزە تایبەتەکان و مستەسمیرەکانی پشتی ئەم پرۆژە زانستیانەی وڵاتی خۆمان هاوکار بوون لەگەڵمانە بەیەکەوە ڕۆشتینە ئەوێ من ماندووبوونیان بەرزە نرخێنم هەر هاتنیان بۆ چەمچەماڵ هەر هاتنیان بۆ بەسەرکردنەوەی خەڵکی لێ قەوماوی ئەو دەڤەرە بەڕاستی کارێکی گەورە و جوامێرانە و نیشتیمانیانە بوو لەگەڵ ئەو بەڕێزانە ڕۆشتین ئەوەی پێمان کرا ئەو کلی ئەعلامیش وڵاو بووتەوە هەندێک وەکو ئەوترێت دیاری شوان ئاڵەکۆکە ئەو ئاڵەکۆکە چی تیا بوو بەڕێز زۆر لە توانای ئێمە گەورتر ئەو ئاڵەکۆکە چی تیا بوو ئێمە لەگەڵ ئەو بەڵێ لەگەڵ ئەو بەڕێزانەی کە ڕۆشتین هەندێک باوڵێن کۆمەکی داراییمان کۆکردبووە بردمان لەوێدامان بە ئەو ڕقم حسابێکە دانرابوو لەگەڵ کۆمسیۆنە بەڕێزەکە کە سەرپەرشتی کۆکردنەوەی ئەو هاوکاری کۆمەکاناکە و لەگەڵ برایانی بەڕێزیشم لە زانکۆی چەرموو و لە پەیمانگای پۆلیتەکنیکی چەمچەماڵ ڕێگەی وەزارەتەوە هەندێکی تر هاوکاریمان بۆ بردن بۆی بتوانین بەشێک لەو کێشە و بێشانەی کە هەیەە بۆیان چارەسەر بکات. باشە ئەمە یعنی چەند گرنگە وەکوتم لە سەرەتایە کە بە سەرمایهدارە نیشتیمانیەکانیش هاتوونەتە سەرهێڵ لەگەڵەوەیە تۆ وەزیرێک چوویتە ئەوێ ئەمە لە چیەوە سەرچاوە دەگرێەوە ئەبێت چی بکرێت بۆ ئەوەی بۆ داهاتوش بیر لەوە بکرێتەوە چەمچەماڵ لەو ناوەندانەی کە خوێندنی باڵان لە ناو چەمچەماڵە لە دەوروبەریا گرنگی زیاتریان پێ بدرێت خۆتەزانی خۆشت کە سوکاری شەهیدیت مەسەلەن ئەوان پایتەختی شەهید و ئەنفال کراوەکانن بتواندرێت خزمەتی زیاتر و دەستباری زیاتریان لەگەڵا بگیرێ. وڵا کاکەزانە طبعاً زۆر جێگەی خۆشحاڵیە جێگەی شادومانێک کە ئینسان لە حەزاتی وایە کە میلەتەکەی لە شوێنێک لێ قەومێ کە کارەساتێک ڕۆدا ئێمە خاوەنی ئەو وەستە بەرزە نیشتیمانی ناوازەین کە لە ڕۆژهەڵاتی کوردستانە بۆ ڕۆژئاواکەی بۆ ناوچە جیاجیەکانی بۆ هەموو شار و شارەشکەکانی توانم بڵێن بۆ هەموو گەڕک و هەموو ماڵێکی کۆمانەکاتەوە خەمخۆرانە دێنە مەدان بۆ ئەوەی هاوکاری بکەن ماوەی ئەو کارەساتە کە ڕوویدا توانم بڵێم هیچ ماڵێک لە کوردستانە خەوی لێ نەکەوتووە بە دیار دیمەنە دڵتەنگ و غەمینەکانی ئەو لافاوەوە دانیشتووە ئەوەی پێی کرابێت لە دوعای خێرەوە کردوێتی هەتا ئەوەی کە ئەتوانێت بە کۆمەکی مالی بە دەستکەوتێکی باش و بڕاتە ئەوێەوە بتوانێت کەمێک هاوکاری ئەو خەڵکە لێ قەوماوە بێ وەبەرهێن و خوا پێدا و سەرمایهدارە بەڕێزەکانی ئێمە ڕۆڵی گەورەیان بینی داواکارم لەخوای گەورە کە زیاتریان پێ بدە بۆ هەمومان گرنگە لە لەحەزاتی ناڕەحەت و ناخۆش و نالەبار و ناهەموارە لە دەوری مشکلەکانی خۆمان کۆ ببینەوە چکە ئێمە لە خۆمان زیاتر کەسی ترمان نییە وەک بینیمان وەک لە ڕابردوش دەمان بینی و بینیومانن هەموو مهمەینەتەکانی خۆمان ئەبێ خۆمان شان بدەینە بەری هەموو ئەرکە قورسەکانی خۆمان ئەبێ خۆمان شان بدەینە ژێری بۆ ئەوی بتوانین هاوکار بین لەگەڵ میلەتەکەمان هاوکار بین لەگەڵ ئەو شار و گوند و شوێنانەی بەرکارەساتی سروشتیەکەەوە نیە هەر جۆرە لە قەومانێکی تر ڕوەدا ئەمە ئاماژە هەرە دڵخۆشکەرەکەی ئەو وەزع بوو لەناو ئەو دیمەنە دڵتەنگ و ناهەموار و سەخت و غەمگینەیە ئەم ئاماژانەشمان بینی ئەم ئاماژانەش بەڕاستی ئاماژەی دڵخۆشکردن ئێمە خاوەنی خەڵکانێکین کە لە حەزەکانە بێخەم نابن لە حەزاتی خۆیان پشت ناکەنە میلەتەکەیانەوە بێخەم نابنەوە دوورە پەرێز و بێلایەن نابن بەڵکو وەکو بینیمان لەو کەمپینانێک کۆکرا بوویەوە ئێستا خێرخوازانی کوردستان پارێکی زۆر باشیان کۆکردوێتەوە ئەتوانێت کۆمەکێکی باشی ئەو کۆمسیۆنە بەڕێزە بکات ئەتوانێت کۆمەکێکی باشی حکوومەت بکە بۆ ئاوەدان کردەوە بەڵام بە دیوێکی تریشە ئەم کارەساتە ئەوەی پێوتین بەشێکی زۆری ناوچەکان ئێمە پێویستیان بە ئاور لێدانەوەی جدی هەیە بەشێکی زۆریان مەحروم لە سەرەتاییترین مافەکانیش ئەمە پێویستە حکوومەت بخاتە بەردەمدا ڕشنەوەی استراتیجێکی تازە من هیوادارم کابینەی نوێ کە بە زووترین کات پێک بێ و یەکێک بێ لە ئەولویەتەکانی چۆن ئەتوانێت گرنگی بە
ئەم جۆرە کارانە بداوە ئەم جۆرە حاڵتە ئیمەرجنسیانە چۆن وا بکەین ڕوونەدەن خواش نەخواست ئەگەر ڕوشیاندا چۆن نتوانین معالەجە بکەین و بە کەمترین زیان لێ دەربچین ئەمانە ڕەنگە وەکو پێشتر وتم تاقیکردنەوەیکی خوای گەورن بەڵام ڕەنگە نامەیەکیش بن ڕەنگە مەسیج و ئاماژەیەکیش بن بۆی باشتر خۆمان ڕێک بخێنەوە باشتر شار و گوند و دیهاتەکانمان شارۆچکەکانمان شارەدیەکانمان باشتر بکەینەوە ئەو کەم و کوڕیانی کە لە مەجای شارسازی و تەلارسازی و بیناسازی لە ئەو جۆرە شارانە ڕوویداوە لە شارەکانی تری کوردستان ڕوویداوە پێویستە ئەم کارەساتە بە ئاگامان بێنێتەوەەوە کار بکەین بۆ ڕاستکردنی ئەوانەش بۆی خوای نەخواستە لە وەرزی تەڕ و تووشیان لە وەرزی بەفروباران تووشی ڕووداوی هاوشێوە نەبینەوە. بەڵێ دکتۆر هەڵبەتە من بەڕاستی بۆ بینەرەکانم هەم بۆ جەنابەت ینی من نامەوێت خوا نەخواستە پسنی جەنابەت یان مەدحی جەنابەت یان ئەوە بکەم بەڵام من کۆمەڵی خاڵم خۆم کۆم کردوتەوە ئێمە زۆر جار لە پێشەکەشاوتم زۆر گلەیەکەین لە حکومڕانی بەڵام وەختێک هەندێک کاری باشە بینی باشە باز بکرێ بۆ هاندان من ئەمە بۆ کابینەی داهاتوو بۆ زیرەکانی داهاتوو لە خوێنی باڵا لە پەروەردە لە تەندروستی ئەوانەی کە تایبەتمەندن بە تایبەتی بە ژیانی خەڵکو ئەتوانن لە چوارچەوەی وەزارەتەکەیان مەسەلەن من زانیاری ئەوم هەیە کە مەسەلەن 5 ساڵ زیاتر لە 5 ساڵە بڕیاردا بە داشکانی خوێندنی زانکۆ و پەیمانگە ئاهلیەکان ئەمە بە ڕێژەی 125 و 115 لە سەرجەم ئاستەکانی خوێندن بڕیاردرا بە لێ خۆشببوون لە کرێی خوێندن بۆ خوێنکارانەی لە پەیمانگە و زانکۆ حکومیەکان بەیانیان و ئێواران لەسەر ئاستی بەشەکان یەکەم و دووەم و سێم دەبن بڕیاردرا بە داشکاندین بە ڕێژەی 150 تر دوای داشکاندنی 145 کرێی خوێندنی دوو ئەندامی یەک خێزان لەسەر جەم ئاستەکانی خوێندن بڕیاردرا بە لێ خۆشببوون لە کرێی خوێندنی سێ یەکەمەکان کە لە ماستەر وەرگیراون لە ناخۆی هەرێمەوە تا و خوێنکارانەی کە لە بکالریۆس یەکەم و دووەم و سێم بوون لە ئێواران و بەیانیان جێڕانەوەی پاڵپشتی بۆ خوێنکارانی زانکۆ حکومیەکان کە ماگانە بەسەر خوێنکاراندا دابش دەکرێت پێوترێت دەرماڵە بڕیاردرا بە لێ خۆشببوون لە کرێی خوێندن و ڕسوماتی خۆتۆمارکردنی کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان بڕیاردرا بە لێ خۆشببوون لە کرێی خوێنی سەیەکەمەکان کە لە دکتۆرا وەرگیران واتە و خوێنکارانەی کە لە بەکالریۆس یەکەم و دووەم و سێم بوون لە ئێواران و بەیانیان لە زانکۆ حکومیەکان ئێستا لە زانکۆ حکومیەکان خوێنکاری دکتۆران بڕیاردرا بە لێ خۆشببوون لە کرێی خوێندنی خەڵکی ڕەسەنی ناوچە کوردستانیەکانی دەرەوە هەرێم کە من ئەوم زۆر پێخۆشە لەگەڵ کە سوکاری شەهیدان ینی هەموویم زۆر پێخۆشە بەس ئەمەیانم زۆر پێخۆشە بڕیاردرا بە لێ خۆشببوون لە کرێی خوێندنی زیندانی سیاسی و ژیراوی سیاسی یان یەکێک لە منداڵەکانی بڕیاردرا بە کەمکردنەوەی کرێی بڵاوکردنەوەی توێژینەوەی لە گۆڤارە زانستیەکانی کوردستان کەمکردنەوەی کرێی خولەکانی سنتەری زمان کە یەکەم جار کرایەوە کرێی بەشداریکردن سەر و 300,000 دینار بۆ دوایی بووە بە 150,000 دینار قستی کرێی خوێنی ساڵانە دوای داشکاندن کراوە بە 4 قست تەرخانکردنی بڕ 1 ملیار و 500 ملیۆن دینار بۆ پەرەپێدانی توێژینەوەی زانستی لە ڕێگەی ڕێوڕسمی ناساندنی کتێبی خوێندنی باڵا لە سەردەمی کۆرۆنا و ئاڵانگاریەکاندا لە نووسینی بەڕێستان دکتۆر ئارام 330 ملیۆن دینار و 12,450 دلار کۆکرا بۆ یەکسانی دابشکرا بەسەر هەردوو نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی و هەولێر خەرجکردنی بڕی 2 ملیۆن دلار بۆ خوێنکارانی تواناسازی جێڕانەوەی پارەی لیژنەی مناقەشە و سەرپەرشتیار بۆ مامۆستایانی ماستەر و دکتۆرا و لابردنی یعنی من بەسپاسەوە من هاوڕێکم بۆی نردوم و خۆشم متابعەم کردو بەزەوە بۆی کۆکردومەوە با من ناوی بێنم مامۆستا کامەران کامۆ بەڕێز وەزیر من دووبارێکمەوە ئەوانم بۆ پستنی تۆ بۆ مەدحی تۆ لێرە نەکردووە بۆ ئەوەمە کە دەستبارگرتن زەمینە سازکردن بۆ فێرخوازان بۆ ئەوێ بڕوانامەی ماستەر بڕوانامەی دکتۆرا بەدەست بێنێت کسکە سوکاری شەهید لە ناوچە کوردستانیەکانی دەرەوە ئیدارەی هەرێم لە چیەوە سەرچاوی گرت لە لای جەنابتانەوە کاگەزانەرگیان زۆر سوپاس مسپاسی تۆکەم ڕاستی ئەوانەی کراوە فەزلی خوای گەورەی و سوژدەی شکرانە بم بۆ خوای گەورە کە لە محنەتێک ئاتوانی بێتمان دەستی مناڵێکی خۆمان بگرین و هاوکار بین بۆ ئەوەی پرسی نەبوونی پارە و دارایی نەبێتە قاتل و بکوژی خەونی گەنجانی کوردستان بۆ دڵت پڕ بوو مناڵانی ئێمە لەو بابەتەیە وەڵا کاکەزانە خۆزگە میلەتی ئەمە زۆر میلەتی چەشتووە و زۆریش هیلاک بۆ بەڕاستی خۆزگە میلەتی ئێمە دوای ئەو میحنەتە پێویستی بەوە نەبوایە وەزیرێک بدە بە دەستکەوتی گەورە بۆی ساچلی پارەی بۆ دابشکێنێ
یان بیوە بەدەستکەوت بۆ وەزیرێک کە 300,000 دینار لەسەر تەلەبێ بکە بە 100,000 دینار. بۆ من بەڕاستی ئەوە نەک دەستکەوتنی، ئەوە نەک شانازی نییە. پڕ بەدڵ ئازارە چێژم کە ئەوە زعانە بینم. بەڵێ بەرحاڵ ئەوە ئەچی کردبێتمان فەزلی خوای گەورەیە، شکرانەی خوای گەورەیەوە لە دوای ئەوانیش بەڕاستی زۆر سوپاسی ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵاکەم، سوپاسی یەک بە یەکی هاوکارانکانم بکەم لە ناو وەزارەتی خوێندنی باڵا، سەرۆکزان کۆبەڕێزەکان، چی لە حکوومیەکان و چی لە تایبەتەکان ڕاگرەکان، هەموو ئەو بەڕێزانەی ئەو تیمەی ئەو لەشکرە مرۆیە دڵسۆزەی کە لەگەڵ من کارەکە. ئێمە هەر لە سەرەتاوە دەست بەکار بووین لەناو ئەو سیاقە تاریخیە، ئەڵنگاری زۆر هەبوو، مەشاکلی زۆر هەبوو، گرفتی زۆریش هەبوو، ئێستاش هەر زۆر هەیە و ئێستاش هەر هەیە. بەڵام لەخوای گەورە بەزیابێ بە هیمەتی هەموو لایەک کارمان کردبوو ئەوەی خەونی مناڵانی کوردستان گەنجەکانی کە بە دوای 12-13 ساڵ خوێندن و ماندووبوون، دوای ڕەنج و ماندووبوونێکی زۆری کەسوکاریان خوای گەورە ئەو هیدایەتەی کردین بتوانین هاوکاریان بین. لەناو ئەوانەی کە باسێکە شتێک بۆ من زۆر جێگەی دڵخۆشیمە. بەڵێ کاکە زانە بام حکایەتت بۆ بژێڕمەوە. ڕۆژێک لە دیوانی وەزارەت بووم، لە ئۆفیسەکەی خۆم دایکێکی بەڕێز هات بۆ لاموتی کاکە ئارام، من مناڵەکەم نەخۆشی شێرپەنجەی هەیە، لە خەستەخانەش ئیمکاناتەکە زۆر کەم بووەوە، دەرمان و ئەوانە دەست ناکەوێت، پێویستم بە عیلاجە بە $1000 لە ئەوی پێم کرا کردم. بەڕاستی ئەوە مهم نییە، مهم ئەمەی تریانە. کات بە برادرانەمەوە تەما تەنیا دایکێکی بەڕێز خوشکێکی ئازیز نییە هاتۆ داوای لە من یارمەتی لە منەکە. من پێم وایە ئەمە خوای گەورە ئادرسی ئێمە یاوەتێ بۆی بتوانین بیر لەوانێت تریش بکەینەوە ئەم دەنگی بە ئێمە، گەشت خەڵکی دەنگی بە ئێمە ناگە. وتیان چیەکە وتم پرۆژەیەکم هەیە کتێبەکەم خەریکە تەواوە بێ کە تەواو بوو ئەیکەم بە چارەتی بۆ کەمپینێک بۆ کۆکردەوەی هەندێک پارە بۆ ئەو دوو نەخۆشخانەیە. دیسانەوە سوپاسی هەموو ئەو بەڕێزانەکەم کە لەگەڵم هاوکار بوون لەم کەمپینەوە، زۆر بەشدارێکی جددی و کارەمە و جوامێرانەیان کرد. پارەکەمان کۆ کردەوە، ئەو مەبلەغەی کتیاب و کە جەنابەت باست کرد. تەلەفۆنم بۆ بەڕێزان کاکە دکتۆریاد و کاکە دکتۆر باساک کرد، کاکیاد لە نەخۆشخانەی و کاکە باساک لە نەخۆشخانەی ڕزگاری لە نانەکەلی لە هەولێر تەشریفیان هێنا، پارەکەماندا پێ. دڵخۆشم کە ڕەنگە بوو بێتە باعیسەوەی ڕووناکێ بکەنە دڵی نەخۆشێکەوە، دڵی دایکێکەوە، دڵی ئەو کەسوکاری کە دڵیان لە لای مناڵەکانیان بووە یا لای کەسوکانی لای نەخۆشەکانیان بووە و مەسیجێکیشمان نردبوو بە نەخۆشەکانی خۆمان. ئەوانە کەسی ئێمە برا و خوزم و کەسوکاری خۆمانن، ڕەنگە بەهۆی ناتەندروستیەوە، بەهۆی دۆخی سەحیانەوە چوو بێتە گۆشەی خەستەخانەیەک، بەڵام مەفروزە بە ئەخلاقەوە سەیریان بکەینەوە، نامەیان بۆ بنێنەوە، پێیان بڵێن دڵمان لاتانە، ئێمە ئێوەمان لەبیر نەکردووە، هەوڵ دەدەین دوعاتان بۆکەین، ئەوەی پێمان بکرێت دەیکەین بۆی بە سەلامەتی و تەندروستی بگەڕێنەوە بە ناومان، بگەڕێنەوە بە ناو کەسوکاری خۆتان. ئەوە زۆر بۆ من زۆر جێگەی دڵخۆشی بوو. ئیشەڵڵا میلەتی ئێمە پێویستی بەم جۆرە شتانە نەبێ و خەستەخانەکانمان پێویستی بە نەخۆش نەبێ بڕاتە نەخۆشی تێبکەوە، گەر خوا نەخواستەوە سنەتی حیاتیشە، بەڵام خەستەخانەکانمان پێویستە ئاوادان بکرێنەوە. چەند جارێکە بیستم بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی کاکتۆ سەباح و برادەرانی تریش داواکەن کە وەزعی دەرمان و وەزعی خەستەخانەکان باشتر بکرێ، یارمەتیان بدرێ. تەبان ئەو بەڕێزانە باشتر ئەزانن، خۆیان لە ناو بارودۆخەکەن، پێویستە دەرمانی باش لە خەستەخانەکانە بێ خەدەمات لە هەموو شوێنەکانی تر پێویستەوەکو پێویست ئەوەی پێمان دەکرێت لێ نەگەڕین تەنها چاوەڕێی حکوومەت بن حکوومەت بیکە، خەڵکەتیش دەتوانێت هاوکار بێ، وەکو چۆن بینیمانە لە ڕابردووە سەرمایەدار و وەبەرهێنەر بەڕێزەکان هەم هاوکاری ئەم نەخۆشخانانەیان کردووە، هەم هاوکاری شوێنێتریان کردووە. ومێدم وایە هەموو لایەکتان دروست بێ، خوای گەورە هەموو لایەک بپارێزێت. دەست خۆش بێ دکتۆر. ئەمە تا چەند بۆ ئەو بە کە زەمینەی خوێندن بۆ هەموو کەسێک بڕەخسێ، ئەوانەی کە چەند جوانە خەڵکێک گەنجێک کوڕە شەهیدێک کەسێک کچێک کوڕێک لە ناوچە کوردستانیەکان یان کەسوکاری زیندانی سیاسی کەمەندامی سەنگەر کەسێکی دیکە هەرا وڵاتیەکی مەدەنی لە زاخۆ تا خانەقین تا جەلەولا و مەسەلەن شنگال بێوێ بڕوانامی ماستەر بەدەست بێنێ، دکتۆرا بەدەست بێنێ، ینی ئێوە بتوان کار ئاسانی بۆ بکەن، وەرە داهاتوش ئەو کار ئاسانیانە بەردەوام بێ بۆ خزمەتکردنی پرسی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان.
ڕاستە من خۆم لەو دوعاتی ئەوانم لە خوازیاری ئەوانم کە خەڵ لە وڵاتی خۆیان فرسەتی بۆ بڕخسێنرێ فرسەتی یاسایی خۆیان بۆ بڕخسێن ئێرە بۆی بکەن بە نیشتیمانی هەمومان ئەبێ هەموو جارە ئەو تێزەم دووباراکەمەوە پێویستە فرسەتی یەکسان و دادپەروەرانە بۆ هەموو کوڕان و کوچانی کوردستان دابین کە جا فرسەتی خوێندن بینیان فرسەتەکانی تری ژیان و استقرار و مەوا و زەواج و ئیش و کار و موچەی شەرافەتمەندانە و بەم پرەنسیپە سادانەی ژیان ئینسانەتوانێت دڵی خۆش بێ بۆ و جۆگرافیایی کە تایەژی و بیکا بە نیشتیمانی خۆی من لەو بڕایەوە لەو سۆنگەیەوە بڕوانەوە بۆ کابێ فرسەتیان بۆ بڕخسێنین نێڵین خەونەکانیان پەژموردە بێ کاکە زانایان جەنابیش پێم وایە دەزانیت تاقەی ئیسیعابی توانای وەرگرتنی زانکۆکان ئێمە زۆر زەختی لێ بکەی زۆر فشاری لێ بکەی ناگاتە 30,000 بەڵام ساڵانە 50,000 و نزیکی 6,000 خوێندکار و قوتابی لە وەزارەتی پەروەردەی بەڕێزەوە دەپەڕنەوە بۆ وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی خوێندنی باڵا ناتوانێت بێخەم بێ لە ئاست تموح و داواکاریان هەندێک جار هەندێک بەڕێز پێمانەڵێ بۆچی ئەو هەموو خەڵکە وەرەگرن بۆچی هەموو تەلەبەیە وەرەگرن بۆچی هەندێک ستاندارد پێشێ دەکەن منیش لە وەڵامی ئەو خوشک و برا بەڕێزانە ئەڵێم دەزان من دڵسۆزیانە دەڵێم ئێمە چارەیەکی ترمان لەبەردەست نییە لە نێوانی شکاندنی ستانداردێک و شکاندنی دڵی گەنجێکی وڵاتە کامیان بکەین باشترە من بە ڕووسوریەوە بە سەربەزیەوە ئەڵێم ستانداردەکە دەشکێنین دڵی مناڵی وڵاتی خۆمانمان پێ ناشکێ چکە بە دنیایەک ئومێد و ئاواتەوە ساڵانی خوێندنی تەواو کردەوە بڕێ بپەڕێتەوە بۆ پەیمانگایەک یا زانکۆیەک تەنها لە بەرخاتری ئەوەی ستانداردێک پێشێل دەکرێت یان کلاسێک لە توانای تایبەتی خۆی زیاتر فشاری بکەوێتە سەر ئەزانم ئەمانە کاری باش نین بەڵام ئێمە لە نێوان خراپ و خراپترە ڕەنگە دەست بۆ ئەمانە بنین بۆیە لەو سۆنگەیەوەیە و ئەم گەنجانی وڵاتی ئەمەگەر لە وڵاتی خۆمانە فرسەتی خوێندیانی بۆ دابین نەکەین ئەبێ بیان نێرین بۆ شوێ ینی ئەڵتەرناتیڤەکە چییە بێ ئیش بن شەهادە وەرنەگرن لە ئەوەی کە بەداوای لێبوردنەوە لە نێوان قەوسێکە ینی سەرگەردانی سەر جادەکان بن و بە بێ ئومێدی بسوڕنەوە باشە یانە ناو زانکۆکانی خۆمە ئامادەیان بکەن بۆ ئەرکێکی تر دنیا هەروە نابێ من گەشتبینم لەوەی کە ئیشەڵا وەزعیالی کوردستان زۆر باشە بێ ئەم سەرمایە مرۆیە ئامادەکەن بۆ ئەو لەحزەیە کە ئەتوانین ئیسفادەیان لێ بکەین زۆر لەوە باشترەکە بێ ئومێدیان بکەین و خەونەکانیان پەژموردە ببێ و دڵیان لە وڵاتی خۆیان نابشکێت. بەڵێ جا دکتۆر لە پیجی کورسات نیوز ئێستا بەرنامەکەمان لایڤە باوەڕەکەی تا ئەم دقەیە 588 کۆمنتم بۆ هاتووە ئەوانە هەمویان یانوی مخاتبەی جەناب بکەن لە ڕێگەی و بەرنمەیەوە من وردە هەوڵەدەم پرسیاری ئەو بەڕێزانە بکەم من سەرەتا بە پرسیارێک دەست پێکەم دکتۆر یادگار بۆی ناردم ئەڵێ ماوەیەکی زۆرە ویستراوە هەندێک پۆستی یاریدەدەری سەرۆکی زانکۆکان و ئەوانە بە وەکالەت بەڕێوەبرێ بڕیاری بۆ ئەمانە گەیشتۆ بەچی لەسەر جەم زانکۆکانی هەرێمی کوردستانیان ئاڵوگۆڕی پۆستەکان لە بەچ میکانزمێکە ئەوە لای خۆتانە وەڵامی بەڕێستان بۆ ئەمە چییە؟ کاکە یادگار ڕاستەکات بەوەی ئەو بارودۆخەوە ڕەنگە لە تەوقیتی خۆی دەرچوو بین بەڵام یاساشکێنیمان نەکردووە هەوڵمان داوە کە استقراری زانکۆکانیش بپارێزین شکۆش ئەرکێکی ترە دەستمان پێ کردووە ئێستا لە چەند زانکۆیەکی ئەلانمان کردووە کە ئەو پۆستانە پڕەکرێتەوە وردە زانکۆکان زانکۆ بە زانکۆ پێدا دەڕۆین و ئەوەی کە مدە یاسایی تەواو بوو بێ ئێمە کار لەسەر ئەوەکەن کە بە یاسا شوێنەکانیان پڕ بکەینەوە و خوێنی تر و کەفاعاتی تربێنی ناو وەزارەتی خوێندنی باڵا و ناو زانکۆ و پەیمانگاکان ئەو هەموو ئەوانەی کە تقریبا لە ماوەی 25 خولەکی بەرنامەکەمە باسمان کرد زۆر جار من ئەڵێن ئینتیمای نیشتیمانی ناماوە بچڕانێک هەیە لە نێوان بەرپرسە باڵاکان وانە ئەمە تا چەند تۆ بۆ ئەوەوە ئەەکەی من ئەزان باکراوەندی جەنابەت مەسەلەن ڕوێکی تاوا نیشتیمانی و نەتەوەی هەیە چەند ئەتەوێ مەسەلەن ئەم پرسە وا بکە کە ئاشبوونەوەیەک هەبێ ینی خەڵک خاک و نیشتیمانەکەی خۆشێ بەس ڕەنگە هەندێک بڕیار و ڕێنمایی و هەندێک پرسی دیکەی خۆش نەوێت بەڵام بەو کارانە تا چەند وا ئەتانەوێ مەسەلەن خەڵک وا بکە کە ئەم نیشتیمانەی زیاتر خۆش بێ زۆر ڕاستە کاکەزانە من بەردەوام لەگەڵ برادرانم ئەو کۆنسێپتە باشتر مناقەشاکەن و زۆرتر لەسەری ئەوەستین کە بۆ نمونە وەزارەتی خوێندنی باڵاوی ڕائەرکە زانستی و ئەکادیمیەکەی ئەتوانێت دەواازێکی گەورەش بێ بۆ بەهێزکردنی هەستی نیشتیمانی و بەهێزکردنی تەقوی نیشتیمانی ئینتیمای هاوڵاتیان ئێمە بۆ کوردستان تا و ئاستەیە هەموو مناڵانی کوردستان هەموو گەنجەکانی هەموو
تەنانەت پیرەکانیشی ئامادەن بۆ کوردستانەکەی خۆیان بۆ نیشتیمانەکەی خۆیان لە ڕابردووشدا زۆر تاقیکردانێتە بینیمانە هەمویان ئامادەی شەهید بوونن لە پێناو ئەم خاک و ئاوە. ئەگەر وەزارەتێک هاوڵاتێک ڕووتە دەگا هەست نەکا ماڵی خۆیەتی احترامی نەگیرێ داواکارەکەی وەگە لە چوارچەوەی یاسایە مەفرۆزە جێبەجێ بگەن ئەگەر نایاساییش بوو تی بگەێنین بە زمانی شیرین بڵێن یاسا ڕێگەنادا بەڵام مەفروزە هاوڵاتی کە هێتە وەزارەتەکەی خۆی هەست بەو کە لە وڵاتی خۆیەتی هەست بکە ئەڕۆتە لای وەزیرێک وەزیرەکە و بخزمەتکاری خۆیەتی یعنی من دەگە برادرانە هەمیشەش ئێڵە من باشترین لەقب کە شانازی پێوە بکەم و دوور لە مجاملات دوور لە مزایدات من لە دڵی خۆمەوە قسە بۆ خۆش مەکەم بۆ خەڵکی ناکەم بەڕاستی ئەوەیە ئێمە خزمەتکاری خەڵکی خۆمان بین خزمەتکاری هاوڵاتیانی خۆمان بین بە حەقیقیش خزمەتکاریان بین گەورەی ئەوە نیە ئینسان دەرگا دابخا و پۆز لێ بدا و نەچێتە ناو خەڵک گەورەی ئەوەیە ئینسان چۆن ئەتوانێت بە خزمەتی هاوڵاتیان و بە خزمەتی نیشتیمانەکەی خۆی سربەز بێ وجدانی ئاسوودە دەبێت ئەمە گەورەترین دەستکەوتی ئینسانە گەورەترین پلۆپۆستی ئینسانیش لە ژیانە ئەوەیە کە شانازی بکە ڕۆژێک لە ڕۆژان لە قەتیعەیەکی تاریخیە لە قۆناغێکا توانێتی لە میحنەتی میلەتەکەیە بەشدار بێ ئێستا هەموو ئەوانەی کە لە دڵنیام هەموو ئەوانەی کە لە کارەساتی لافاوی شەمشەماڵ و دەوروبەریان بەشداریان کرد بۆ خۆیان و بۆ نەوەکانیان گەورەترین شانازیان تۆمار کردووە کەریمی عەلەکە لە مێژوو ئێمە لەگەڵ ڕەحمەتی کەریمی عەلەکە دایان کەس وەزیر بوون کەس ناوی ئەوانی تر نازانێت کەس ناوی ئەوانی تر نەبیستەوە و ئەوان ناویان کوێر بووتەوە ناوی کەریمی عەلەکەش بە زینوێتی لە دڵ و دەروون و لە مێژوو لە زاکیرەی نەتەوەی ئێمە ماوەتەوە سەدان کەریمی عەلەکەی تریش لە وڵاتی ئێمە هەن کە نە وەزیر بوون و نەک پلە و دەسەڵاتیان هەبووە مەبەستمەوەیە ئەتوانین ڕوویەکی جوانی شارستانی مەدەنی نیشتیمانی خۆمان تەقدیم بە هاوڵاتیانی خۆمان بکەین خزمەتیان بکەین ئەو کۆنسپت ئەو چەمکیان باشتر تێبگەێنین کە وەزیرەکانتان دەسەڵاتدارەکانتان ئەوانەی کە شتێکیان بەدەستە خزمەتی ئێوەن بۆ خزمەتی ئێواتن و خزمەتکاری ئێوەن من بەنەوەی خۆم بەڕاستی ئەمە باشترین ناونیشانە بۆ ئەوانەی کە لە دەسەڵاتن خزمەتکاری میلەتی خۆیان بن 3 ساڵ و 4 ساڵ و مدەی پۆستە کۆتایی پێدێ ئەوەی کە کۆتایی پێنایە ئەوەی کە ڕەنگە ئەبەدی و درێژخایەن بێ ئەو ئاسوودەی ئینسان لە ڕێگەی خزمەتکردن نیشتیمانی خۆیەوە چەند جوانە و پەرستارانە ئێستا شەوان تا بەیانی بە دیار نەخۆشێکەوە دانیشتن و چاوەڕێ هیچ پاداشتی و هیچ سوپاسێکیش نین چەند جوان ئەوانەی کە لەسەر جادا ماچێک ئاوڕێک باوشێک لە ژینگە پارێزێکە دەنەوە کۆترێک بەرەڵاکەن نازانم دان لە ڕۆژیشتیمانە بەوانەوەدن بە ئەو باڵندانێکە کە خاوەنیان نیە ئێمە بۆ ئەوەی بیکەین بە نیشتیمانی خۆمان دەبێ وابین بیکەن بە نیشتیمانی هەمومان بۆی لە نیشتیمانی نخبەیەک دەری بێنین و بیکەین نیشتیمانی هەمومان ئەبێ لەناو کونج و کەلبەر و هەموو ئازارە بچووک و گەورەکانی میلەتی خۆمان نبینەوە دەسەڵاتدارەکانمان سەرکردایەتیەکانمان برا گەورەکانمان خزمەتکاری خەڵک بن و خزمەتی باشی خەڵک بکەن چونکە ئەم خاکە ئەم ئاوە ئەم نیشتیمانە خوێنی زۆری بۆ دراوە حیفە ئاوە بەڕاستی ببینی گەنجانی وڵاتی ئەمە تووڕەندی سەری خۆیان هەڵبگرن ببن بە خۆراک لە ئیجە و ببن بە خۆراکی ماسی و نەهنگەکان دەبێت لێرە پێم وایە دەبێت لێرە باشتر خزمەت بکرێن فرسەتیان بۆ دابین بکەین دڵیان ڕابگرین جیان لێ بگرین و بە یەکۆ کات بکەین بۆ ئەوی بتوانین ئەوەندەی لە ئیمکاناتمانە هەیە ئەم قۆناغی داهات و ئەم کابینە داهات و پێ بە پێ و ئومێدە زیاتر گەشە پێ بدەن بیگەشێنینەوە کە لێرە ژیان و ئایندە بۆ گەنجانی وڵاتی خۆمان دابین دەکەین. بەڵێ دکتۆر پرسیارم زۆر بۆ هاتووە ئەبێ مەسەلەن دەرفەتم دەی مەسەلەن مەجموعەیشان لە گەلاوێش عەلیەوە دەست پێکەم لە چەند سەماڵ ئەڵێ سڵاو کاک زانات کایە ئەم پرسیارە بلە میوانەکە بکە وەک خوێنکاری ماستەر دانیشتوو شاری چەند سەماڵین ماوەی خوێندنەکەمان تەواو کردو ئێستا خەریکی نووسینی توێژینەوەکەمانین و بۆ تەواوکردنی توێژینەوەکەمان 6 مانگمان درێژ کردوەوە دەبێت بەو 6 مانگە درێژکردنەوەی پارە بدەین بۆهۆی لافاوی چەمچەماڵ و شۆڕشەوە زۆربەی کتێبەکانمان لە ناوچوون ئەمەش تووشی بارودۆخێکی زۆر ناخۆشی دەرونی و مادی کردوین لەم کاتە تخوا بیرت نەچێ و پرسیارەی لێ بکەیت چاوەڕێی وەڵامی ئێمە خوێنکاری سەیەکەم و ناوچە جێناکۆکەکان وا بڕیار بوو لێ خۆشببوون هەتا بەدەستێنانی ماستەر نامەکەمان بێت بەڵام دەبێت ئێستا پارە بدەین تخوا ئەم بڕیارەت بیر نەچێت کاک زانە ئەوە منژوە خۆی خوێنمەوە کاک دکتۆرارە بەڵێ ئەو گەلاوێشخان ئەو پەیامە بەڵێ گەلاوێشخان دەستی خۆش بێت خەڵکێکی تریش خوشکبرای تریش لە ناوزانکان بۆیان نردوو تەقدیری زروفەکانەکەم ڕاستە بەڵام ئەو بڕیارەکە لە ئەنجومەنی وەزارەت دامان بۆ لێخۆشبوون بوو لە کری خوێندنەکەیان نەک شتێکی تر ئێستا کام زروفش هاتوتە پێشەوە من هەوڵ دەم
ئینشاءڵڵا لەگەڵ هاوکارەکانم لە ناو ئەنجومەن و لە زانکۆکان چی زانکۆکان بە تاک بێکی لە بەگشتی بێ قسان لەگەڵ بکەین بۆ ئەوانش تەقدیریان بکەن و دڵنیاشم ئەندامانی ئەنجومەنی بەڕێزی وەزارەتی خوێندنی باڵا تەقدیری زروفی ئەو بەڕێزانەمانەکەن هیوادارم بتوانین دڵی ئەوانش خۆش بکەین. ئینشاءڵڵا گەلاوشخان هیوادارم وەڵامەکەی وەرگرت بێ. دکتۆر هەندێک پرسیاری دیکە هەیە چارەنووسی هەڵگرانی بڕوانامەی باڵای دانەمەزراوی هەرێم بەکوێ دەگات کەی کار لەسەر کەیسەکەمان دەکرێت چەندە دامەزراندن نەزانم لای جەنابەت نییە بەڵام ئەوەی ڕێشوێنی لای جەنابەت بێ گەیشتۆتە چی؟ من بۆ ئازاناڵێم خۆیانش ئەزانن ئەوەی پێم کرا بێ درێغیمان نەکردووە چەند جارێک ئێمە لیستەکانمان ئەپدەیت کردوتەوە چەند جارێک لیستەکانمان ناردووە بۆ ئەنجومەنی وەزیران لەگەڵ برای بەڕێزم کاک دکتۆر ئومێدیش قسەمان کردووە لەگەڵ برای ئازیزم کاک دکتۆر ئامانج ڕەحیمیش قسەمان کردووە خۆشبەختانە لە ناو ئەنجومەنی وەزیران بە شێوەیەکی گشتی پاڵپشتی پشتگیری باشی ئەم بەڕێزانە هەیە داخی گرانم ئەمانە وەکو سەیەکەمەکان کازامەش ڕەنگە هەر پرسیارێک بێ حتمەن دەبێ پرسیارێک بێ ئەویش کەوتە ناو ئەو بارودۆخەوە کە پێوترێک قەیرانی دارایی ئەو گێرمە کێشانە کە لە نێوان هەرێم و بەغدا دروست بوو ئەگینە ئێمە چەند جارێک داوامان کردو کە پێویستمان بەم بەڕێزانە هەیە پێویستمان بەوە هەیە زانکۆکانمان دوای ئەوەی بەشێکیان بەداخەوە بەهۆی تەمەن بێت تەقاعود دەبن بەهۆی کۆچکردنەوە بێت لە ئێمە دوورەکەونەوە ئەچنە بەر ڕەحمەتی ئیلاهی بارو هۆکارێکی تر بێ زانکۆکانی ئێمە پێویستی بە ئەپدەیتکردنەوەیە پێویستمان بەم بەڕێزانەیە پێویستمان بە یەکەمە بەڕێزەکان هەیە بەڵام ئەمە با بڵێن کێشەکە هەر ئەو بوو کە وەزعی هەرێمی کوردستان خۆتانزان ئەوانش کە دامەزراون ئەوانش کە موچەخۆرن هێشتا ئەوە تابینی هێشتا دوو موچێ ئەوانش نەدراوە ئەو هەموو ئاڵنگارەکانی تری ڕابردوو بۆ ئەوەی بۆی تەرتیبی موچەیەک بکرێ لێبڕین و کۆبوونەوە و قەرزکردن لەم سەرمایه‌دارە و لەو سەرمایه‌دارە و لەم کۆمپانیا و لەو کۆمپانیا بۆ ئەوی بتوانێت مانتوانی بێتمان بەسەر ساڵە ڕابردووە موچەیەک تەرتیب بکرێ بۆ نەوعانەشێکە بەڵام من ئەوەیە دڵنیانەکەمەوە کەیسەکان لەسەر مێزەکەمانە من بە بەردەوام لە ناو دڵی خۆمە هەڵم گرتوون و ئەوەی پێم بکرێت درێغی ناکەم لە سەدا پەنجای کەیسەکەیانەکەم بەڕێز دکتۆر ئارام لە سەدا پەنجای ئەوانەی بۆم هاتووە سەیەکەمەکانن سەیەکەمەکان ینی نامی کۆمنتێکی زۆریان نووسیوە بە دیاریکراوی پرسی یەکەمەکان گەیشت بەچی من سەرەتا چاویان ماچەکەم یەک بە یەکیان ئەزانم بەشێکیان زۆر دەمێکە چاوەڕێیەکەن دیسانە هەر وەکو ئەوان من شوک ئەوان خۆم بە خاوەنی کەیسەکە ئازانم وەکو خۆیان دڵگەرمانە کاری لەسەر دەکەم و ئەوەی پێمان کرێت کارمان لەسەر کردی بێ ئەگەر نەتیجەیەکی مەطلوب و چاوەڕوانکراوی بەدەست نەهێنابێ ئەم بەڕێزانەی ئێوە نیە ینی ناکاتە ئەوەی کە کارمان لەسەر نەکردی بێ و دڵمان سارد بوو بێتەوە و ینی پشتمان لێکرد بێتەوە وەکو کوردە ئەڵێ من کەیسەکان بە بەردەوام لە بیرمانە بە بەردەوامش لە مناسبەتی جیاجا کاری لەسەر دەکەین بەڵام هەندێک کارکردن سیاقاتی جیاوازی خۆی کارکردن بە نووسرا و ئێوە ئەوانەی کە بە نووسرا و داواکاری بێ دڵنیام خۆشیان ئەزانێ ئێمە درێغیمان لیان نەکردو ئەگەر پێویست بە هەر نووسراوێکی تیش بە دڵنیا بن کە درێغیان لێ ناکەم چی خۆم و چی وەزارەتە کەشمان بەڕاستی هەمومان بەڵام ئەم زروفە گشتگیرەی کە ئەیبینی و پێشتر کەمێکم شەرح کردووە هەمووشیان بەڕاستی ئەیزانن کە سوکاریان ئەزانن ڕێگر بوو لەوەی کە هەندێکیان کەما بوویەوە ئێمە لە سەرەتاهاتین دوو وەجوبان نزیکی ڕەنگە 4-5 کەسێک بوو بێتن لێ دامەزران و ڕەوتی دامەزراندەکەش بۆ ئاراستەیە بوو کە ساڵ بە ساڵ وەجبۆ بۆ وەجبە بیانکەین بەداخەوە تووشێ و کێشە گرفتانە بوون کە ئەم بەڕێزانەیان مانەوە لەو چاوەڕوانیە کوشندەیە ماونەتەوە لە تەقدیری دڵگەرمیانەکەم طبعاً ئەشزانم بەشی هەرە زۆریان کە قسەم لەگەڵ کردووە لەگەڵ نوێنەرە بەڕێزەکانش قسەمان کردووە هەر ئەوە نییە پرسی دامەزراندن و موچەیەکیانە بێ ئەوان خەمی گەوریان ئەوەی بێن بۆ تااقوتوانە و کەفاعەتە هیانە بێن خزمەتی کوردستان و زانکۆکانی بکەن و ئەمە زۆر جێگەی تەقدیرە من ئومێدم وایە هەتا ئەو دقەیە من لەم پۆزیشنە بم هەموو ئەو توانایە هەموو ئیمکانیاتیانێ هەموو ئەو میکانیزم و کەرەستانی لە بەردەستی من و وەزارەتەکەمانە بە یەکەوە کاری لەسەر دەکەین بۆی بتوانین ئافاقێک دەرفەتێک دەریچەیەک بۆ ئەم بەڕێزانە بدۆزینەوە زۆر دەمێکە چاوەڕێن ئێستا خوا یار بێ ئەگەر ئەم تا سەری ساڵ و دوای سەری ساڵیش مەسەن هەروە وەزعەکە بڕاوکو پێشتر بەڵامی تر لە 2026 شەنجەتێک نامێنێتەوە چکە کاتی خۆشی هەر لە بەغدا شوا و عەدیان پێدانەوە ئێمە داواشمان کرد نووسراویشمان کردووە تەخمینی تێچۆکەشیمان کردوون کە ئەمانە ئەگەر هەر هەمویاندا بمەزرێن ساڵانە نزیکی 10 ملیار دینارێک ینی قورسایە خاتە سەر بوجە و میزانی هەرێمی کوردستان
داوەشمان کرد کاتی خۆی محاولەیەکمان کرد کە لە ئەگەر بوجە لە هەرێمی لە بودجەی هەرێمی کوردستان لە بەغدا جێبەجێکرێەوە جێکرێت لە ناو پرۆژه یاسایی بودجەی 2026 هەندێک تەنەقولات بۆ ئێمە بکەن بۆی بتوانین لە ڕێگەی تەنەقولاتی ئەو 10 ملیارەوە بۆ پرسی دامەزراندن بتوانین ئەو بۆ وەزارەتی خوێندنی باڵا بکەن چکە بەڕاستی وەکو پێشتر وتم ئەگەر نەیکەیندایان نەمەزرێنین دەرفەتیان بۆ نەڕەخسێنین بەڕاستی غەدر لە ئایندەی ئەکادیمیا و ئایندەی زانست و ئایندەی و گەنجانەش و ئایندەی وڵاتی خۆشمانەکەین. دەست خۆش بێ دکتۆر وەڵامەکە تێروتەسەل بوو ینی ئەوەی کە ڕیزبەندی دووەمی گرتووە لە کۆمنتەکان ئەوێ بەڕێز دکتۆرەڵێ کەی ڕاوەندێکی دیکەی خوێندنی ماستەر و دکتۆرا دەکرێتەوە ئەمەش جێگەی دڵخۆشیە بەڕاستی چاویان لەوێ لەسەر دەستی جەنابت و لە سەردەمی جەنابتە ئەوە بکرێتەوە. بەڵێ ئێمە کە دەست بەکار بووین بە تێگەشتن لە ئەو بارودۆخی کە هەیە و ئەو تەموح و ئەو ئیمکانات و کەفاعەتانەشی کە لە بەردەستن بیرمان لەوە کردو کە بە بڕیارێک استراتیژی ساڵانەی خوێندنی باڵا دابڕێژین و هەموو ساڵێک لە کاتی خۆیان لە تەوقیتێکە بتوانین ڕاوندێکی نوێی خوێندنی باڵا ڕابگەینین. بەڵام لە سەرەتاوە حەجمی چاوەڕوانەکان و حەجمی پێشکەشکارەکان زۆر بوو. ئێستا تەڵقەنەوە نابێ بڕوان وایە کەمترە بێتەوە ساڵ بە ساڵ ڕەنگە کەمێک کەمتر بێتەوە بتوانین ئیستیعابی هەندێک لەو بەڕێزانە بکەین. دوو ڕاوندمان ڕاگەیاندەوە تا ئێستا بۆ ئەم ڕاوندە کە ناومە پرسەی کە ئێمە دەستمان پێکردەوە بۆ خوێندنی باڵا ناومانەوە تواناسازی نیشتیمانی بۆ ڕاوندی سێمی تواناسازی نیشتیمانی ئەمە دەکارەکانمان دەست پێ کردو دەمێکە زۆری بڕیوە کەمی ماوە هەندێک لە گرفتمان هەبوو لە هەندێک زانکۆ مشکلی هەبوو لە ستافەکان لە ڕێکوارمنتەکان و لە پلانەکان ئەوانە دیراسەمان لەگەڵ کردن و هەندێکمان بۆ معالەجەکردن و داوامان کرد هەندێکیان بە شارەکەی ئەکادمی بیکەن و هەندێکیان سوپڤایزەر لە شوێنی ترەوە دەستەبەر بکەن و بەو شێوەیە و هەندێکیان لە زانکۆکان پلانیان نەناردبوو داوامان لێکردن بینێن هەندێکیان نردیان گەڕاندمانەوە بۆی کە چاوە پێویستی بە ڕڤیوەیەکی تر و پێداچوونەوەیەکی تر هەیە پرۆسەکە بەردەوامە خوایار بێ لە زووترین دەرفەتا ڕایەگەێنین ئەگەر ئاڵنگارەکان و کێشەکانی نەمێنێ پرسی ڕاوندێکی نوێی خوێندنی باڵا هەتەنها بڕیارێک نییە بیدەین کۆمەڵێک ڕێوشێن و کۆمەڵێک ئامادەکاری علمی لۆجستی دارایی ئەوانەی هەیە بۆیە ئەگەر لەگەڵمان کەمێ سەبریان زیاتر هەبێ ئێمە چاوەڕێی چارەسەرکردنی خەریکی چارەسەرکردنی ئەو جۆرە پێداویستیانن کە بۆ پرۆسەیەکی سەرکەوتو بۆ ڕاوندێکی دیکەی خوێندنی باڵای سەرکەوتو بیکەین ئیشاءالله ئەو ڕاوندە شەخێنە خزمەتی گەنجانی وڵاتی خۆوان من ئێستش قەنەعەتم وایە زۆر کەندێک کەس برادر لە سۆنگەی دڵسۆزیەوە دیسان سەرنجیان هەیە بۆچی ئەم خەم و ماستەر و دکتۆرا و ئەو ماستەر دکتۆرانی کە وەرمانگرتوون ئێمە کەسمان نەکردون بۆ مامۆستا جگە لەوەی ئەگەر کەفاعەتێک لە ناو وەزارەتی خوێندنی باڵا هەبێ خۆی بەکالۆرۆسی بێت دەرفەتمان بۆ ڕەخساندوو بێ بە ماستەر خۆی ماستەر بوو بێت و ناو کلاسەکان بێ دەرفەتمان بۆ ڕەخساندووە تواناکەی پەرە پێ بدە بێ بە دکتۆرا پێم وایە ئەمە کارێکی علمی و زانستی و خزمەتێکی چاکە بە پەرەپێدان و گەشەپێدانی زانکۆکانمان یەکێکی تر لە شوێنێکی تر بوو بێ نەمان کردو بۆ مامۆستا یەک مامۆستامان تەعین نەکردو زولفەکە ڕێگە نێداوە تەعینیان بکەین و هیچ کەسێک نێت ناو کلاسەکان تەعین بێ بە مامۆستاگەر ئیلا ئەبێ پێداگۆجی ببینێ و پێداگۆجی پرۆسەکە یەکجار سەرکەوتووە خۆزگە کورساتی بەڕێز ڕۆژێک بڕە راپۆرتێک لەسەر پێداگۆجی بکە لە سەنتەرەکانی کوردستانی بکە بزانە چەند ڕاقیە چەند مۆدێرنە چەند بە ئیمکانات و کەفاعەت و کواڵیتیە بۆ ئەو بەرە بەڕێزانش کە پێمانەڵێن نابێ وەربگیرێ با بێن سەری حەجمی داواکاریەکان بکەن گەنجانی وڵاتی ئێمە پێمان وایە لە وڵاتی خۆمانە بە ئەخلاقیاتی خۆمان بە کولتوری خۆمان بە ئەکادیمای خۆمان بە مامۆستا و پرۆفیسۆر و ستافە ئازیز و بەڕێزەکانی وڵاتی خۆمان بە ئەخلاقیاتی مامۆستاکانی خۆمان بە کولتورە جوانەکەی خۆمان پەروەردەیان بکەین زۆر باشترە بڕوا بە وڵاتێکی تری دەرودراوسێ چکە بەڕاستی بەشێکی زۆری ئەو بەڕێزانش کە دێنەوە هێشتا لە چاو تموحی ئێمە کواڵەتی خوێندەکانیان باش نییە مقارنەتەن بە خوێندن لە وڵاتی خۆمانە زۆر کەمترە کواڵەتەکەیان و بۆیە ئێمە حریصین لەسەر ئەوەی کە زانکۆکانی خۆمان وەکوتم بەو میکانیزم و کەرەستە باشانەی لە بەردەستمانە هەیە بخێنە خزمەتی پەرەپێدانی توانای گەنجانی خۆمان بە دیوەکی تریش هەموو جارە ئەو وتەوە کاکزانە بە ئەمەش بڵێم خەڵک ئەگەر شەهادەی هەبێ باشتر تەسەڕفەکە ڕەفتاری باشتر دەبێ سەقافەی باشتر دەبێ ڕۆشنبیری باشتر دەبێ و هەموو ئەمانە هاوکارە بن بۆ ئێمە مجتەمەعێکی خوێنەوارمانە بێ مجتەمەعێکی ڕاقیمانە بێ مجتەمەعێکی ئەرکناسمان هەبێ بۆیە ئەوە لەو سۆنگەیەوە لە کونێکی زاویەکی مجەڕەد و ئەبستراکتەوە نابێ سەری پرسی خوێندنی باڵا بکرێ هەموو کەسێک مافی هەیە بێ ئێمە بڵێ کواڵەتەکانی خراپە بەڵام بە دەلیل پێمان بڵێن
هەموو کەسێ مافی ئەوەیە ڕاوێژ و ئامۆژگاری و نەسیحەت بم برا بچووکەی خۆیان بدەن بۆ خزمەتی نیشتیمانەکەیان من بە ڕحابەی سەدرەوە بە دڵفراوانەوە و بە سوپاسی زۆرەوە جوان لێ دەگرین بۆی بتوانین بە یەکەوە کار بکەین. وەزارەتی خوێندنی باڵا نابێت دابڕاوێت لە کۆمەڵگای ئەمێ، نابێت دابڕاوێت لە هەمومەکانی، نابێت دابڕاوێت لە ڕۆشنبیر و لە خاوەن ڕە و لە خاوەن ڕوئیاکانی لە کۆمونیتیە بەڕێزەکەی. بۆیە بە بەردەوام دەرگاشمان کراوە بووە. من بە داوای زۆرە داوا لە ئەو بەڕێزانی وڵاتی خۆمانەکەم بە یەکەوە کار بکەین بۆی بتوانین استراتیژێکی باشتر و ڕوئیایەکی باشتر بۆ دەرفەتێکی باشتر بۆ گەنجانی کوڕان و کچانی وڵاتی خۆمان بڕەخسێنین. ئەگەر هەندێک ئەوانەی هەیە بە کورتی وەڵامم دەیتەوە ینی ناوی خوا هێنن بەر ناوی خوا پرسیارەکە ئاراستەکەڵ خوا و پرسیارەی لێ بکە. مەسەلەن یەکێک سەرنجێکی هێڵێ یەکەم و دووەم و سێمەکان زۆر باسەکردن، ئەی چوارەمەکان خۆ حەق امتیازاتێکیان هەبێ. دووەمیان مەسلەی گرێبەستەکان مەسەلەن ئەڵێ دڵمان تەقی 4000 گرێبەستین ناکرین بە گرێبەست. و دکتۆر بیلال ئێستا پرسیارێکی لێ کردم لە تەلەفۆنەوەی شەر خۆی دکتۆرای هەیە تەڵەبەی دکتۆرایە ئەڵێ مەسەلەن پاشکۆکانی گرێبەست داوای ئەولەویاتیان لێکرا کتابیش کرا و نووسراویش کرا گەیشت بەچی. هیوادارم پرسیارەکانم گەیشت پێ دکتۆر ینی بیرت نەچێتەوە وەڵامیان دەیتەوە چکە هەر ئەڵێن تخوا بیگەێنە. وازم یەکەمیانم بیر چوو دووەمیان پرسی گرێبەستەکان جواب بدەمەوە. گرێبەستەکان بەڵێ ئەگەر یەکەمیشی بیر بخۆیتەوە لە خزمەتە پیر تەخەمەوە جواب دەیت. ئەو گرێبەستە بەڕێزانە پێم ئەگەر بۆ پرسیارەکەم بۆ دووبارە بکەیت ئێمە 4000 کەسین چاوەڕێی بە گرێبەستدا بمەزرین بە دیاریکراوی ینی چاوەڕێی دامەزراندنن بە گرێبەستدا بمەزرێت. بۆمان کردوون 4000 کەسمان بۆ کرد بۆ دامەزراندون بە گرێبەست. ئەگەر مەبەستیان ئەوە بێ ئەوە کراوە خۆیان ئاگای لێ. ئەگەر مەبەستیان ئەو بێم 4000 بۆچی بۆ چێتە شوێنی خەڵکی تری گرتووە وایە پرسیارەکە؟ وڵا بابی دۆزمەوە لەسەر پاشکۆکانەوەی دکتۆر بیلال دکتۆر ئەوە بەچی گەیشتکە ئەوەی کاکە بەڵێ نووسراومان کردووە. ئەرکی ئێمە چکە دەسەڵاتی دامەزراندن گرێبەستەکە لای ئێمە لای ئەنجومەنی وەزیرانی بەڕێزە. ئێمە دوای ئەوەی کە وجبە یەکەمیان نار 4000ەکە هەندێک لە ناوەکان تێری کەم و کورتی لە دیکۆمنتەکان هەبوو نردان بۆ ئەنجومەنی وەزیران داوای لێکردین کە ئەو کەم و کورتیانە پڕ بکەینەوە ئەو دیکۆمنتانەی کە مەطلوبە بیخەن ناو فایلەکانن و بۆیان بنێرین. ئێمە ئەوەمان نرد هەندێک لەوانەی پێشترش خۆشمان لیژنێکمان دروست کرد بۆ تەتەڵەکردن و وردبینیکردنی داتا و زانیارەکانیان هەندێک کەم و کورتین هەبوون. ئێستا داوامان کردەوە بۆیان نردینەوە پڕمان کردن تۆ نردومانتە بۆ ئەنجومەنی وەزیران وکو ئەرزشم کردن لە ئەنجومەنی وەزیرانی بەڕێزە چەند جارێکیش پتر لە دوورترین کات پسەدەمی لە ناو هەڵمەتی هەڵبژاردن نبووین دیسانە تاکیدێکم لەو بەرادەرانی خۆمان کردەوە کە هەنگاوی جدی بنێنەوە بە زووی جوابی ئەو بەرەزانە بدەنەوە کارەکانیان بۆ مەیسەر بکەینەوە بۆ جێبەجێ بکرێت. بەڵام کەوتە ناو هەڵبژاردنەکان و ئەوە 4000ەکە داوای ئەوەکەن گرێبەستن بکرێن بە هەمیشەیی ئەوە بوو دکتۆر. هەرچەندە ڕاستەکەی من ئەو ڕوونکردنەوەی بدەم بەر لە جەنابی وەزیرانی پرسی دامەزراندن بەدەست ئەنجومەنی وەزیران لە لای ئەنجومەنی وەزیرانە بەڵێ ئەوەی تریشیان ئێمە قەناتەکەیانی دەبێن ئەوش بڵێ ئەوان دەبێ ئێمە داواکارەکانیان بگەینین ئەم 4000 کەسە و ئەو بەڕێزە دەرچووەکان تیش کە پێستر باسی 4 و 5 و شتەکانی تر ئەوان چی بکەن خۆی بە شێوەیەکی گشتی ئەوانێک کە خوێندن تەواوەکەن پێویستە کارێکی شەرافەتمەندانە و موچەیەکی شەرافەتمەندانیانە بێ بۆی بتوانن ژیانێکی باش و شەرافەتمەندانە بۆ خۆیان تەئمین بکەن و خزمەتێکی نیشتیمانەکان بکەن لەو بوارە جیاجیا و لەو پسپۆرە جیاجیانەی کە هەیەە. یەکێک لە خەلەلەکان بە دیدی من ئەوەیە بازاری کاری کورسانەکو پێویست ڕێک نەخراوەتەوە پێویستە بازاری کاری کورسان ڕێک بخرێتەوە بازاری کاری کورسان ڕێک بکرێتەوە بە استراتیژێکی نیشتیمانی من بۆ لایەنی کە مەسەڵەن بڵێن 10 ساڵ 15 ساڵ 2 کابینە 3 کابینە استراتیژە کار بکەم و هەندێک یاسای بۆ تەشریع بکرێ و هەندێک تعلیمات بێتە گۆڕان و هەموار بکرێنەوە هەندێک من پێم وایە بازاری کاری کوردستان بە شێوەیەکی زۆر باش ئەتوانێت ئیستیعابی بەشێکی زۆری ئەو بەڕێزانە بکات بە مەرجێک حکوومەت بتوانێت هەمان ماف و ئیمتیازی حکوومەت دامەزراوێکی حکوومەت لە کەتی تابەش دابین بکات و دەستەبەر بکات بۆ ئەو بەڕێزانەی کە بە خوازیاری خۆیانە ڕۆناوێ ئەگینا لە حکوومەت شتوانێت بەشێکی زۆری ئیستیعاب بکرێەوە دەرفەتیان بۆ بڕەخسێنرێ. دکتۆر هەڕەشەم لەسەر ببوورە ئاسۆ ئەحمەد ئەڵێت کاکزانە داواکاری کە سوکاری ئەنفال کراوان بخوێنەرەوە بە وەزیر داوا دەکەین یەکێتی لە کابینی نوێ دکتۆر
بکاتە وەزیری شەهیدان وەربگرێت بۆی خزمەتی زیاتر پێشکەش بکات. ئەمە بۆ جەنابتە پەیوەندی کاکە وەڵام من چاوی ئەو برایە ماچ دەکەم ئەو دڵنیایەکەمە من لە هەرکوێم خزمەتکاری نیشتیمانەکەی خۆمم هەر شتێ بۆ من بکرێ بۆ خزمەتی هەر تاکێکی کوردستان لە هەرکوێیەک بێ ڕەنگە ڕابردووشم شاهێدی ئەو بدا درێغیم نەکردەوە درێغی ناکەم من چێژ لەوە بینم بە فعلی خزمەتکاری خەڵکی کوردستان من بە فعلی خزمەتیان بکەین خوا یار بێ لە وڵاتی ئێمە کەفاعات زۆر لە ئێمە باشتر هەیە زۆر لە من باشتر هەیە کوردستان پڕ هەر ئەو مناڵی شەهیدان و ئەنفال و تاقانەی ئەنفالانە هەمویان لە ئێمە باشترن هەمویان لایەنیکەم لە بەندەی مخلەتیان باشترن و حکوومەت یاریمی کوردستان و حزب بەڕێزەکان ئەتوانێت زۆر باش ئیسفادە سوود لەو کەفاعاتان وەربگرێ خەڵکی شادەداریانەیە خەڵکی خوێنەواری زۆر باشیان تایە من پێم خۆشەیەکێک لە مناڵانی ئەنفال و ئەم جاریان لەگەڕ من وەربگیرێ ئەنفال و شەهید و تاقانەکانی ئەنفال و وەزیری دکتۆر هیوای سەرکەوتن بۆ خوازم بەڵێ بەشێکیان ئەوانە چاوەڕێ بوون کە دە بۆ چواردەیان هێناوە بۆ وەرگتن لە خوێندنی ماستەر ئەمە ئەم کەیسە چی بەسەر هات جا بە ڕوخسەتی جەنابت و بە ڕوخسەتی ئەو بەڕێزانەش با کەمێک شەرحێکی 1-2 دقەی ئەو پرسە بکەم بۆ بە کەیسێک خەڵک زۆر باش ڕەنگە تەوەجوهی نەکردیان باش دکتۆر بە کورتی بێ سوپاس دەکەم چکە پرسیارم زۆر ماوە و هەمووشی سوێن مەدا بە کورتی باش بەڵێ بە کورتی پرسی دا بۆ چواردە چۆن بوو ئێمە کە ڕاوندی یەکەمی خوێندنی باڵامان ڕاگەیاند قرار بوو ئەوانەی کە لەسی 15 بەسەر دەهێنن کورسیان بۆ دابین بکەین و بڕۆن بخوێنن ئەمەمان کرد ئەوانەی 15 بەسەریان هێنا بوو ڕۆشتن خوێندن کە ڕۆشت کە ئیعلان کرا دەرکەوت بەشێکی زۆری نزیکی 2000 کورسیەکی ترماوەتەوە بەڵام بەهۆی منافەسەی کورسیەوە کورسەکان پڕ نەکراونەتەوە هەرم بە ڕێزانە خۆیان بە نۆراتی خۆیان هەندێکیان گویان لێمە هاتنە لای ئێمەوتیان کاکارام مادام کورسەکان هەیە مادام ستاف هەیە مادام مشریف و سوپەرڤایزەر هەیە بۆ نایدەن بە ئێمە بماندەنێ باری میکانیزمەکەتوانن ئێمە ژتمان باشە بەسەر چاو هاتین ئەو شوێنانەی کە پڕ کرابووە کە کورسی خاڵی هەبوو بەم شێوە پڕمان کردەوە مەسەن لە قسمی بۆ نمونە فیزیا لە فیزیا 12 کورسی هەبوو هاتین لە ژمارە 15 14.9 14.8 14.7 14.6 14.5 14.4 تا 14 تا 13.8 مەسەلەن پڕ کردەوە دوایی کورسی نەما بۆ ئەمان هاتینە سەر قسمی زمان مەسەلەن زمانی ئینگلیزی یا عەرەبی لە زمانەکان مەسەلەن 5 کورسی ما بوو شەرتی ئێمەش لەگەڵ ئەو بەڕێزانەکە هاتنە لامانەوە لەگەڵ زانکۆکان و لەگەڵ ئەو ئەنجومەنە بەڕێزەی خۆمان کە ئێستا هەموویان گویانە دەنگی بەندەی مخلیسی خۆیانە وتیان هەموو کورسەکان پڕەکەینەوە بەسەر چاو ئەم لۆدەش وەرەگرین نەخێنە سەر خۆمان بەس نابێت داوای زیاترمان لێ بکەن کورسی زیاترمان نییە چکە کورسیەکە زیاد بکەین بە سوپەرڤایزەر زیاد بکەین ئەبێ پرۆپۆزەڵ زیاد بکەین و کۆمەڵێک ریکوایرمنتێتی ئێمە ناتوانین ئەمە بکەین بۆیە لە قسمێکی وەکو ئینگلیزی 5 کورسی مابووە 5 کەس وەرەگرێت 14.9 14.8 14.7 14.6 وەرەگرێ 14.4 وەری نەگرت لە شوێنێکی تر کە کورسەکە زۆرتر بوو هەتا ژمارە 10 هاتووە مەسەڵەن 100 کورسیانە بوو بێ 100 پوینت هاتوونەتە خوارێمە 200 کورسی شۆڵ بوو بێ 200 پوینت هاتوونەتە خوارەوە یعنی ئەوە نییە دەوەرگیراوە 14.9 وەرنەگیراوە ئەو 14.9 بەڕێزەی کە وەرنەگیراوە لە قسمەکەیە لە بەشە زانستەکەیە کورسی نەماوە وعدی ئێمەش لەگەڵ ئەو بەڕێزانە و لەگەڵ ئەنجومەنەکە و لەگەڵ زانکاری خۆمان هەرەوە بوو کە ئەو کورسیانە پڕەکرێنەوە کە کورسی بەتاڵیان هەیە ئەمەش من ناڵم سوپاسمانکەنەوە بە ڕێزانە بەڵام هەندێک جار ڕخنم لێگرن یان پیان وایە نەعەدالەتیمان کردەوە یا پیان وایە منسوبێت و مەحسوبێتمان لێکداوەتەوە من ئینسانێک نیم بۆ هیچ کەسێک وجدانی خۆم بفرۆشم نە برازای خۆم و نە کەسوکاری خۆم وەرنەگیراوە دووشت ئەڵێم و ئەم پرسە کۆتایی پێنم کاکە بۆ هەموو کوردستانەوە هاتوتە لای ئێمە پێویست بێ و زانکۆ بەڕێزەکان نردبێتیان پارالێڵی بۆ بکرێ ئای بە شتانە بڵم هەموو برادەکان مەیزانن بۆ یەک کەسم نەکردووە ئەو یەک کەسەش برازای خۆمە بۆ ئەو توانەسازیە بەڕێزانەی کە بەردەوام داوای پاراکەن ینی قەرارە پارەکان بگەڕێنەوە زەختیان لەکەن پارەکان ماونەوە من زەختێکی وام لە کەس نەکردووە یەک زەختم لە یەک کەس کردووە بەڵێ هەفتەی یەکەم کە دەست بەکار بووم لە وەزارەت لە برازایەکی خۆم کرد و لێم وەرگرتووەتەوە یعنی بەس نەم نمونەیە دکتۆر ئەوە نیە ئەوەیە من بێویژدانی ناکەم لەگەڵ ماڵی کوردستانە ئەوەیە کە من منسوبێت و مەحسوبێت یەک نادەمە ئەوەیە کە من جاکاری ناکەم بڕوان بە هیچ جۆرە جاکاریەک نییە بەڵێ دکتۆر ئێمە وەرگیراوین لە ماستەر بەڵام دواخستنمان بۆ کراوە ئەمە 2 ساڵە چاوەڕێن چیمان بەسەردەکەی دەکرێتەوە ئێمەش بخوێنین ئەکاتەوە سەر ڕاوندکردنەوەی ڕاوندەکە بەڵێ بزەبێت لەو کاتە ئێمە بڕیاری شایستی ئێوانش بە شوێنی شایستی خۆیان دەبین ئینشاءڵڵا بەڵێ بەڕێز دکتۆر تکایە هۆکاری کەمکردنەوەی کورسی لە زانکۆی سلێمانی بەشی دەرمانسازی بۆ چیە گەڕێتەوە 13 خوێنکارین
96.4مان هەیە نێردراوین بۆ دهۆکە و کارەکەی چی ئایا ساڵی ئایندە لە پلانی دانی هاوکاریمان بکەن و بمانجێڕنەوە بۆ سلێمانی بۆ بەڕێزش ئەڵێم کورسیمان کەم نەکردوەوە ئێمە زەختێکی زۆر زۆرمان لەسەر زانکۆی سلێمانی هەموو زانکۆکانەیە بە تابەتی کۆلێژە پزیشکیەکان و پزیشکی گشتی بەشی یعنی کۆمەڵی پزیشکی بە شێوەیەکی گشتی بە بەردەوام زەختیانە سەر دەکەین ئەگەر ئەم بەڕێزە بڕواستەری زانکۆی سلێمانی کە لێو کێشەی هەیەیان گرفتەکەیان پرسیارەکە لەسەر ئێوەیە ئێستا ئەزانێ ئەم ساڵ لە مەرحەلەیەک چەند کەس وەرگیراوە ئێمە پاریش کورسەکانمان زیاد کردو ئەم ساڵ ڕەنگە بەقەدەر ئەوی خۆیان داوایان کردو زانکۆکە تاقە ئیستیعادەکە لێک داوەتەوە ستانداردەکان لێک داوەتەوە ئێمە دوو بەرابەرمان کردو بیان بەڵام ئەبێ حقەتێکی بیزانین ئێمە دکتۆر دروستەکەین پسپۆرێکی یەکجار حساس دروستەکەین نابێ کارێکین کە یعنی وەکو سۆشیال ساینس نییە هەر لە خۆشەکانی وڵاتی ئێمە بەڕێزانەی بڕن لە خستەخانەکان پراکتیک بکەن هەر کەس و کاری خۆمان هەر من قوبوڵەکان دوو تەلەبە سێ تەلەبە بێت دەست لە نەخۆشەکە گەبا و گوێ لە معاناتەکەی بیرە گوێ لە مشکلەکەی گوێ لە نهێنی نەخۆشەکەی بگرێت لە سڕی نەخۆشەکەی بگرێت ڕەنگە قورس بێ بیان 50 کەس و 40 کەس بێ کە بڕاتە ژوورەوە 30 کەس بێ کە بڕاتە ژوورەوە هەندێک ستاندارد هەیە بێ ڕەچاوی بکەین ئێمە درێغیمان لێ نەکردون زانکۆکانش درێغیان نەکردووە من دەتوانم بە هەمویان ئەوە بڵێم بە هەموو زانکۆکانمان لە هیچ شوێنێک درێغیان نەکردووە بەڵام هەندێک جاریش وما یکلف الله نفسا الا وسعها هەندێک جاریش لەوە زیاتر ناکرێت و بیشی هەندێک ڕکوارمنت تێکدانی هەندێک ڕکوارمنت لە پێناوی هەندێک شتی تر ڕەنگە یەکجار ژنەکە قورس بێت لە کۆلێژی پزیشکی و لە کۆمەڵی پزیشکی بە شێوەیەکی گشتی بەڵام دڵنیانەکەم ئێمە هاوکاریمان کردوون و هاوکاری تریشیانەکەن و ساڵانی ڕابردووش ئەوەتی دەست بەکارن من بە بەردەوامی یەکێ لەوانەیە کە برادەرەکان کە لە ڕسۆنگەی دڵسۆزیان بۆ کۆلێجەکان و بۆ بەشەکانان کاک ئارام تکایە ئەمەە زیان منرن تکایە ئەوە نامەوەکە ئەو من چاو یەک بێکی ئەو ستافە بەڕێزانەی زانکۆکان ماچ دەکەم کە بەردەوام دکتۆر من زۆرمان دوو کردی بەڵام دوو پرسیار ماوە کاک ژوان کە هاوڕێی وەزام جەنابیشتەوە هاوڕێی منیشاڵەیە هیوادارم باش بی کرێ لیژنەی گفتوگۆی ماستەر و دکتۆرا هەڵسەنگێنەری زمان هەڵسەنگێنەری زانستی هەمووی لە خوێنکارانی ماستەر و دکتۆرا وەرگیراوە لە کاتێکا بڕیاری جەنابی وەزیر هەیە کە وەرنەگیرێت بەڵام لە زانکۆی پۆلۆتەکنیک و پارێ لە خوێنکار سلێمانی و پۆلۆتەکنیک وەرگیراوە و پرسیارێکی زۆریش ئێستا هات ئەڵێ مەرجی پێشوەختەی ئینگلیزی ئەگەر ئەو دوو پرسیارە وەڵام دەیتەوە مادوود ناکەم لەوە زیاتر و بەڵێن بە ئەو 1300 کۆمنتە ئەدەین کە سەر جەمیانەوانی کە وەڵام نەدراونەتەوە من بە هەمانجی لەگەڵ بەڕێزانی وەزارەت کاک عەباس و کاک دکتۆر توانە و هەموو برادەران بە ئیزنی دکتۆر ئارام هەمویان وەڵامە دێنەوە لە پەیجا تایبەتەکانیش بڵاویەکەینەوە ئینشاءڵڵا ئەگەر جەنابی وەزیر لە ئێستاوە مافق بێ لەسەری ئەو دوو پرسیارەمان وەڵام دەیتەوە سپاس دەکەم بۆ پێم خۆشە بە بەردەوام خۆشم لە خزمەتانم هەر کەسێک هاوڵاتێکی کوردستان خۆ ڕۆژان لە ڕێگە مۆبایلەکەشمەوە بە بەردەوام لە کۆنتاکتم لەگەڵ ئەوانەی کە پرسیارانەیە و مەفروضە پرسیار لە دڵی خەڵکانەمێنێتەوە جواب بدرێتەوە بگەرەوە ئیمکانیات و توانە و تااقەت و کاتێک لە بەردەستمانەیە شڵا درێغی ناکەین و تاکید وەزارەتیش ڕاستپێنین کە هاوکاری جەنابەت بێ بۆ وەڵاممانەوەی ئەو بەڕێزانە سەبارەت بە پارەی هەڵسەنگاندن و توێژینەوە ئێمە تەعمیممان کردووە زیاد لە جارێکیش داوامە لە زانکۆ بەڕێزەکان کردووە هەندێک لە زانکۆکان دەیگەڕێنەوە بۆ ئەوەی کە بۆی ئەو بارودۆخی داراییەوە پارەیان لە بەردەست نەبووە کە مناقەشەکان بڕێخەن و گفتوگان بەڕێ بخەن بەڵام وەسلیان پێداون یان بەڵێنیان پێدا و نازانم شیعالەتێک ڕێکەوتن و ئەو پارەیان نابێت بفۆتیەوە نافەوتێ نەکتە دۆخەکەش باشتر بێتە دوای سەری ساڵ ئێمە دیسانەوە تاکید لە زانکۆ بەڕێزەکانەکەن و پارەی کە وەریان گرتە بیان دەنێەوە داواشیان لەکەن لە زۆرش داوامەندێک کە پارەیان لێ وەرنەگرن بەڵام جوابی ئەو مامۆستا و جوابی ئەو ستاف و ئەو زانکۆ بەڕێزانە ئەو بوتیان ئەگەر وابێ ئێمە ناتوانین مناقەشەکان بکەین ئەبێ مناقەشەکانیان دواب بکەین کە مناقەشەکانشان دواب بکەین گفتوگویان دواب بکەوێت ئەرگومنتەکەەوە بوو بەشێکی زۆر ئێمانە چنە باوڕین دەرچوون لە مودەی قانونی و ئەوەش مەسئولەتێکی گەورەتر خاتە سەرشانی ئەمان و ڕەنگە مۆڵەتەکان هەڵبۆشێنێتەوە ڕەنگە بە تەرکین قەید حساب بکرێن ڕەنگە سزای مادی بدرێن ڕەنگە ئەو ماوەی کە بۆیان حساب کراوە لەو فترەیە پارەیان مەعاشیان وەرگرتووە تووشی گیر و گاز و مشکلە بێ مەعاش و موچەکان لێ وەربگیرێتەوە ئەماش کۆمەڵە لەو بۆ ئارگومنتانن کە من لەگەڵ زانکۆ بەڕێزەکان ئەو قسانم کردووە و ئەوەی تریان مەسەلەی لابردنی ئینگلیزی بوو و هەندێک داواکە نەکەر مدەکەشی درێژتر بکرێتەوە چکە بابەتێکە زۆر باسی ئەکرێ مەسەلەی مەرجی ئینگلیزی دکتۆر بیلاری ژۆوار سەر ڕاوەشێنێ بەڵێ ئێمە لەسەر مەرجی ئینگلیزی لە ڕاوندەکانی ڕابردوو زانیمان نەختێبێ بە کێشە و ڕێگە لە ئەم بەڕێزاناگرێت کە پێن پێشکەش بکەن بڕیارێکماندا لە ئەنجومنی وەزارەت بە پارالێڵ لەگەڵ ستافە لەگەڵ کۆرس ئاکادیمیکە کۆرسی زمانیش بخوێن و دوایە ئیمتیحانی بکەن و شەهادەی ئینگلیزەکانیان بێن بڕوانامەکە بێن بۆی بتوانن بڕوانامە خوێندنە باڵاکیان پێ بدرێت ئەو کاتە ئەوە ڕێوشێنەکە بوو
ماوەی ڕابردوو ڕێنمایی وەزارەتی خوێندنی باڵا ئامادەکراوە و ئینشاءڵڵا ئەوی پێمکرێ لە ئەو بەڕێزانە شارمەتیە دەین. سپاس دەکەم دکتۆر زۆر سپاس بەڵێنەکەوا بوو لەسەر کۆمەڵێک پرسی نیشتیمانیش گفتوگۆ بکەین بەڵام دڵی ئەو خەڵکەم پێ نەشکا 3500 کەس پرسیاری کردو کۆمنتی نووسیوە و بەڵێنیان پێدەمەوە موافقەی جەنابی وەزیریشمان هەیە کە ئینشاءڵڵا لەگەڵ برادرانی وەزارەت سەرجەم وەڵامەکان وەرەگرین تەنانەت لەگەڵ کامۆش کایەکە پەیجێکی باشی سوێتی خزمەتی پرسیار و داواکاری وەتەنانەت وەزارەتیش بتوانین بڵاویکەینەوە. دکتۆرەوە شت پێ بڵێم هەر کۆمنتی پرسیارم بۆ خوێنیتەوە بەڵام زۆر دەستخۆشیشت بۆ هاتبوو لە پشتی شاشەشەوە دکتۆر بیلالی شەڵە شازی وەزیرە ئیتر ئەعلامی دانت پێدا بنێت زۆر باشە دوای سەرکەوتنت بۆ خوازم یوەتە درێژی بۆ خوازم سپاسەوە دەرفەتەکە لە پانۆرامایە بەشدار بووی بە هیوایەوەی کێمە بتوانین هەمومان ئەوەندە بە جوانی لەگەڵ یەکتردا گونجا و هەماهەنگ بین کە بتوانین بخینی خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان و خەڵکی بەشمەینەتی کوردستان. سوپاس بۆ بەڕێز دکتۆر ئارام محەممەد قادر وەزیری خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان. سوپاس بۆ دەرفەتە ئێمەش لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆرامامان پێشکەشکردن وڵایەتانەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.